ئەرکی هەر حیزبێک لە باشووری کوردستان پێویستە خاوەندارەتی لەسەر خاکی کوردستان بکات. ینی ئەوان ئێستا لە ناو ئەم خاکە دەژین و داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەم خاکە هاوشێوەی داگیرکردنی ڕۆژاوای کوردستانە. ینی داگیرکاری دەوڵەتی تورکیا قۆناغ بە قۆناغە لە باشووری کوردستان لە ڕووی مێژووی، لە ڕووی کولتوری، لە ڕووی سەربازی، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی. بە هەموو ئەوەیە دەوڵەتی تورکیا دەوێت خۆی بەجێکە لە باشووری کوردستانە. لە ڕووی اقتصادی شۆ دیسانەوە دەوڵەتی تورکیا توانیوێتی هەموو اقتصادی باشووری کوردستان بخاتە ژێر دەستی خۆی. بۆیە هەموو حیزبەکانی باشووری کوردستان لەگەڵ گەلی باشووری کوردستان پێویستە خاوەندارەتی لە خاکی باشووری کوردستان بکەن. چونکە ئەگەر لێرە حیزبەکان پێشی دوژمن بکەون بۆ سەر خاکی باشووری کوردستان، بێگومان دەوڵەتی تورکیاش اقتصادی بەهێزتر دەبێت، داگیرکاری خۆی هەم لە ڕۆژاوای کوردستان، هەم لە باکوور، هەم لە باشووری کوردستانیش پێش دەخات. بۆیە پێویستە هەم گەل بە فشاری گەل حیزبەکان دەتوانن بڕیار بدەن. گەلی ئێمە چەند لەسەر شەقامە، گەلی ئێمە چەند خاوەندارەتی لە خاک و ئازادی و ژیانی خۆی دەکات ڕۆژانە. ئەوەش گرێداوی گەلە. بۆیە چەند لەسەر شەقاما گەل چالاکی جۆرا و جۆر ڕێوڕێبازی جیاواز بکەونە مەیدانەکان، بێگومان فشارێکی لەسەر بەرپرسانی هەرێم دروست دەبێت. ئەوانیش پێویستە دەوڵەتی تورکیا لە ناو باشووری کوردستانە بە سیاسەتی خۆیدا بچێتەوە. ینی ئەگەر لە داگیرکاری بەردەوام بێ، بێگومان بەو شێوازە سیاسەتکردن بەردەوام نابێت لە باشووری کوردستانە. پێچێک گەلی باشووری کوردستان خاوەن لە باشووری کوردستان دەرکەوێت لە جیاتی حیزب و سەرکردەکانی کووردا. لەم قۆناغیشە هەم سەرکردەکانی کورد، هەم حیزبەکانی کوردیش هاوشێوەی ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا، ئەو بنکەوبارەکانی دەوڵەتی تورکیا دەکەونە بەر نەفرەتی گەلی باشووری کوردستان. وەکو دەزانن دەوڵەتی داگیرکاری تورک لە ماوەی 20 ساڵە هەوڵی داوە ڕێبەر ئاپۆ لە گەلی کووردا ببڕێنێ، هەوڵی داوە گەلی کورد لە ڕێبەر ئاپۆدا ببڕێنێ. لەم قۆناغەدا بەرخۆدانی گەلی کورد پێوەست بووە بە بەرخۆدانی ئەمراڵیەوە. ینی ڕێبەر ئاپۆ چەند بەرخۆدانی کردبێ گەلی کوردیش هێندە توانیوێتی لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆسێ لەسەر شەقامە. لە ئێستاشە سووتاندنی ئیمراڵی بەواتای ئەوە دێت دەوڵەتی تورکیا دەیەوێت چی بکات؟ هۆکاری ئەو شکستانەی خۆی لە ناو عێراق، سووریا، تورکیا هۆکارەکەی بە فکر و ڕامان ڕێبەر ئاپۆ دەبینێت لە ئیمراڵی. بۆیە لە ئێستادا خاوەنداریکردن لە ڕێبەر ئاپۆ خاوەنداریکردن لە هەر دەستکەوتی هەر چوارپارچەی کوردستان، ینی ئازادی هەر چوارپارچەی کوردستان گرێداوە بە ئیمراڵیەوە. داگیرکاری تورکیا بۆ دەوڵەتی بۆ سەر خاکی باشووری هەرێمی باشووری کوردستان یا سنووری هەرێمی کوردستان تازە نییە و یەکلایە نەژ نییە لە ڕاستیە. بەشێکی پەیوەندی بە خەونی خلافەتی ئاکەپە و ئەردۆگانەوە هەیە، بەشەکەی تریشی پەیوەندی بە کلکایەتی و بێهەڵوێستی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە هەیە و بە تەحدید زیاتریش لەگەڵ ئەو پەڕی ڕێزما پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوازێ تەعامولیان کردووە و شێوازێکی زۆر ناستراتیژی، شێوازێک کە بیرکردنەوەی ئەوان وا بووە کە هەتا تەحالوفی ئەوان و تورکیا ئەمێنێ هەتا لە کاتی ڕیفراندۆمەکە بۆیان دەرکەوتکەوان نیە. پێشتر هەڵەیەکیان کردووە ئەم هەڵە، ئێستاش خۆیان تێکەوتون، ناتوانن دەریان کەن، ناتوانن پێیان بڵێن بڕۆن، ناتوانن گوشاریان لێ بکەن. بە کورتی ئەوەی کە دەوڵەتی تورکیشەیکا خەونیەکە بە باوەڕی من نایەتە دی، ئەوەی کە ئاکەپە و ئیخوان و دەوڵەتی تورک خەریکین و تازەکردنەوەی هەیمەنەی ئیمپراتۆرەتی عوسمانی شتێکە ناجح نابنتیا، چکە هەم بارودۆخی ناوچەکە ڕێگە نادا و هەروەها سیاسەتی نێودەوڵەتیش قەت لەگەڵ ئەوە گونجاو نییە تا ئەو شوێنەی کە تقریبان خەریکە وڵاتانی ناتۆشی لێ هەڵەگەڕێتەوە لە ئەردۆگان. لەبەرەوە من زۆر بەدڵنیاییەوە ئەڵێم ئەوەی کە ئەردۆگان خەریکەتی جگە لە خەونی حوشتر هیچی تر نییە و سەرەتای شکستی ئاکەپە و ئەردۆگان و ئیخوانەکان دەست پێ ئەکا و بە باوەڕی من سەرەتای درەوشانەوەی
ڕۆژی ئێمەیە خۆری ئێمەیە هەر کەس پێی ئەکرێ بە هەر شێوەیەک ڕوبەڕووی ئەو داگیرکاریە بێتەوە ئەبێ هەوڵ بدا چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی دیبلۆماسیەوە چ لە ڕووی خەباتی مەدەنیەوە و پارتی دیموکراتی کوردستانی دەبێ بێتەوە هۆش خۆی یعنی لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ئەردۆگان بە نیازی ئەوە نییە باشووری کوردستان داگیرکا و باشوور بکە بە هینێک بە چوزانم بە مێرنشینە بۆ خێڵی بەرزان بە دڵنیاییەوە کە هات دێت و داگیرکەرە و ئەوانی ژوەک و حسابی ئەوانی ژۆک و ئەمانی ترەکە لە بەرەوە بە دڵنیاییەوە شتێکە خۆیان زۆر خەساری لەکەن لە بەرەوە بێ بیر بکەنەوە لەوەی کەوا هەوڵدەن ڕوبەڕووی ئەو داگیرکارێ بنەوە هیچ نەبێ خراپتر نەبێ حاڵی حازر وڵی ئاگر لە دوورگەی ئیمراڵی کەوتوتەوە شتەکە نازانم مناسبەکە زۆر سەیرە یعنی ئاگر بۆ لە دوورگەی ئیمراڵیەکەوێتەوە هۆی چییە نە بۆ نمونە نەوەرزی گەرمایە بڵێ ئاگرەکەوێت هیچ نازانم هیچ مبەڕێن نییە بۆ ئەوە ئەگەر شتێکیشان لە ژێرسەرا بێ هەموو ناوچەکە زەرری لێەکە هەموو ناوچەکە ئەگەر شتێکیان لە ژێرسەرا بێ بۆ ئازێدانی بەڕێز ڕێبەر ئۆجەلان هەموو ناوچەکە ڕێک زەرری یەکە و ئەوانیش ئەرمەندی یەکەمە بن پردنی گۆشە گیریەکان ئەوەی کە لە دەستمان دێوەکو وتم هەموو لایەکمان هەرکەس لە ڕێگەی کەناڵی خۆیەوە هەرکەس بە شێوازی خۆی هەوڵی ئەوە بدەین ئەم مەسەلە زیاتر بە جیهانی بکەین وە زیاتر هەم لە ڕووی عسکەریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئیعلامیەوە ئەبێ زەختێکی زۆر بکەین لە دەوڵەتی تورک و لە ئەردۆگان بە تایبەتی ئێستا خۆی لە ژێر گوشارایە پەلاماری 34 وڵاتی داوە